как я понимаю, паром оставляют на колесную технику. رووسیا ڕایگەیاند بە تەواوی هێزەکانی لە شاری استراتیژی خیرسۆن لە باشووری ئۆکرانیا کشاندووەتەوە. ئەو کات خەڵکی شارەکە و پایتەختی ئۆکرانیا بەو بۆنەیەوە ئاهەنگیان گێڕا. لەگەڵەوەی ڤلادیمیر پۆتین ناوچەی خیرسۆنی وەکو بەشێک لە خاکی وڵاتەکەی ڕاگەیاندبوو پاشەکشەی باشکستێکی سیاسی و سەربازی گەورە لە قەڵەم دەدرێت. بە بۆچوونی چاودێرانی سەربازی ئەمڕوو داوە خاڵێکی دیکەی وەرچەرخانە لە شکستی سوپای رووسیا و بەرەنجامی ورە بەرزی هێزەکانی ئۆکرانیا و بەرهەمی پشتیوانی خۆر ئاوایە لەو وڵاتە. ڤلۆدیمیر زلنسکی سەرۆکی ئۆکرانیا ئەو سەرکەوتنی بە ڕۆژێکی مێژووی ناوبرد و داوای لەو هێزانی رووسیا کرد کە لە باشووری وڵاتەکەیدا ماونەتەوە خۆیان ڕادەستی سوپای وڵاتەکەی بکەن. هەر لەو بارەوە دیمیترۆ کۆلیبای وەزیری دەرەوەی ئۆکرانیا لە تویتێکدا دەنووسێت لەم کاتەدا کیەف سەرکەوتنێکی دیکەی تۆمار کرد ئەوەی چەسپان سەرە ڕایگوتە و کردەی رووسیا دوجار ئۆکرانیا سەر دەکەوێت. سەرچاوە سەربازیەکانی ئۆکرانیاش ئەوەیان ڕاگەیاند دەوروبەری میکۆلایڤ بە تەواوی کۆنتڕۆڵ کراوەتەوە. ئۆلیکسی ریزینکۆف وەزیری بەرگری ئۆکرانیاش بە ئاماژە بە نزیکبوونەوەی وەرزی زستان و خاوکردنەوەی ئۆپراسیۆنە سەربازیەکان پشوو دەداتە هەردوو لا بۆ نوێکردنەوەی هەناسەیان. ڕۆژنامەی لۆفیگارۆی فەڕەنسی بە سازدانی دیمانێک لەگەڵ پسپۆڕ و مێژوونووسی سەربازی سیدریک ماس بە ئاماژەدان بە پاشەکشەی ڕووسەکان لە ناوچەی خیرسۆن و گوێزانەوەی چەکە قورسەکانیان و تەقاندنەوەی پردە گرنگەکان پێشڕەوی هێزەکانی ئۆکرانیای بە ئاڵۆز ناوبرد. بە تایبەتی دوای گەڕانەوەی هێزەکانی رووسیا بۆ قەراغی خۆرهەڵاتی ڕووباری دەنیپرۆ. ناوبراو ئەو پاشەکشەی رووسیای بۆ دوو خاڵ گێڕایەوە. یەکەمیان سەرکەوتووی سوپای ئۆکرانیا لە دوای هێرشی خارکێف لە هاوینی ڕابردوودا کە دەری خست ئۆکرانیەکان بوونەتە خاوەنی دەست پێشخەری سەربازی. ئەوەش نیشانەی زۆری ژمارە و سەرکەوتویانە لە کاروباری سەربازیدا. هۆکاری دووەمیش دابەزینی ورەی سەربازانی رووسایە کە خۆیان بە قوربانی ئەو جەنگە دەزانن. تەنانەت ئەگەر سەرکردەکانی رووسیاش بیانەوێت بجەنگن ئەوە سوپای ئەو وڵاتە باجی قورس دەدات. لە دوای تەقاندنەوەی پردە استراتیژیەکانی سەر ڕووباری دەنیپرۆ و دامەزرانەوەی ئەو هێزانە لە پشتی ئەو ڕووبارەوە لە زستانی داهاتوودا ئەستەمە ئۆکرانیەکان بتوانن هێرش بۆ سەر خۆرهەڵاتی ئەو ڕووبارە جێبەجێ بکەن. پاشەکشەی رووسەکانیش هەر بۆ ئەو مەبەستە بوو کە لە زستاندا هێزەکانیان تووشی شکستی گەورە نەبن. بە تایبەتی بوونی 30,000 سەرباز لە بەشی خۆراوای هەرێمی خیرسۆن دەیکردنە ئامانجێکی سانای هێرشی بەردەوامی هێزە ئۆکرانیەکان و شکستیان حتمی بوو. بەڵام گەڕانەوەی خیرسۆن گڕوتینێکی دیکە بە هێزەکانی کێف دەدات کە بە ورەی بەرزەوە خۆیان بۆ جەنگی بەهاری داهاتوو ئامادە بکەن.